لە ماوەی کەمتر لە مانگێکدا زیاتر لە 30 هێرشی درۆنی لە ناوچە جیاجیەکانی عێراق و هەرێمی کوردستان تۆمار کراون کە زیاتر لە نیوەیان ئامانجەکانیان لە هەرێم پێکاوە لە ناویاندا کێڵگەکانی نەوت. ڕۆژی 16 تەمووز زۆرترین هێرشی لەو شێوەیە بەخۆوە بینی کاتێک لە ڕێگەی 6 درۆنی بۆمب ڕێژکراوە 5 هێرش ئەنجام دران کە چواریان کێڵگە نەوتیەکانیان دەکردە ئامانج. بەگشتی لە ماوەی ئەم مانگەدا زیاتر لە 15 هێرشی درۆنی بۆ سەر ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئەنجام دراون. هێرشەکان زیانی گەورەیان بە کێڵگەکانی نەوت گەیاندووە و بەهۆیەوە بەرەمێنانی نەوتی هەرێمی کوردستان بە بڕی نزیکەی 200,000 بەرمیل نەوت کەم بۆتەوە. ئەوەش بە وتەی عەزیز ئەحمەد جێگری بەرپرسی نووسینگەی سەرۆک وەزیرانی هەرێم. ڕۆژنامەی مەدای عێراقی بە پشتبەستن بە سەرچاوەی ئەمنی و سیاسی و ناوخۆیی پلانی هێرشکردنە سەر هەرێمی کوردستان ڕێڕەوی گریمانەکراوی درۆنەکان ئەو مەودایی بڕیویانە لەگەڵ تێچووی درۆنەکان و تۆمەتبارانی چاوەڕوانکراوی بڵاو کردەوە. سێشەمەی ڕابردوو حکومەتی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لێکۆڵینەوەی بەپەلا لەبارەی هێرشەکانەوە دەکات. ئەوەش دووەم لێکۆڵینەوەیە کە بەغداد لە 20 ڕۆژی ڕابردوو لەو بارەوە ڕایگەیاند، بەڵام دوای کەمتر لە 24 کاتژمێر هێرشە درۆنیەکان دەستیان پێکردەوە. بەوتەی سەرچاوەکان پلانی هێرشکردنە سەر کوردستان لە کۆتایی مانگی حوزەیرانی ڕابردوو بە هێرشکردنە سەر ڕادارە سەربازیەکان دەستی پێکردووە کە یەکێکیان لە سنووری کەرکووک بوو. سەرچاوەکان پێیان وایە هێرشکردنە سەر ڕادارەکان کە سەرەتا سیستمەکانیان لە بنکەی تاجی بەغداد و بنکەی ئاسمانی ئیمام عەلی لە زیقار کردە ئامانج. هەنگاوێکی پێشوەختە بوو بۆ ڕێگریکردن لەر هەواڵێک بۆ دیاریکردنی شوێنی هەڵدانی درۆنەکان یان ڕێگریکردن لێیان پێش ئەوەی بگەنە ئامانجە دیاریکراوەکانیان. هێرشەکانی سەرسیستمەکانی ڕادار لە کۆتایی شەوی پێش ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل ئەنجام دران کە بەهۆیەوە ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان بەبێ هیچ سیستمێکی چاودێریمانەوە. هەرچەندە هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەم هێرشانیان لە ئەستۆ نەگرتووە، بەڵام هاوشێوەی ئۆپراسیۆنەکانی پێشوو بوون کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا گروپە چەکدارەکان بە ئەنجامدانیان تۆمەتبار کراون. چیرۆکەکە هەر بەوە کۆتایی نەهات. تەنها 6 ڕۆژ دواتر 13 فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردە سەر فڕۆکەخانەی کەرکووک و پاڵاوگەی بێجی کە بە گوێرەی سەرچاوەکان لە ناوچەیەکی نزیک کەرکووکەوە کە لە ژێردەستی گروپەکاندایە هەڵدراون. بە گوێرەی ئەو سەرچاوانە ئەو درۆنانەی بردومانی بێجی و کەرکووکیان کردووە و بەکارهێنراون بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان تا بەرەبەیانی 16 تەمووز بەردەوام بوون لە بردومانکردنی ناوچەکە و دەوروبەری و مەودای نێوان 20 بۆ 30 کیلۆمەتریان بڕیوە. هێرشەکەی سەربێجی کە بەدە درۆن ئەنجام دراوە کە بەوتەی بەرپرسانی ناوخۆی سنوورەکە بەهۆی ناکۆکی نێوان گروپەکان بووە لەسەر کۆنتڕۆڵکردنی پاڵاوگەکە. سەرچاوەکان پێیان وایە هێرشەکان بۆ سەر ناوچەکە کە لە سەرەتای مانگی تەمووزەوە دەستی پێکردووە بە نزیکەی 18 درۆن لەلایەن درۆنی دروستکراوی ناوخۆیەوە ئەنجام دراون چونکە ئاستی هێرشەکان زۆر بەرز نەبووە. دەژڵێن تێچووی ئەو درۆنانەی لەو هێرشانەدا بەکارهێنراون لە نێوان 750,000 بۆ 1 ملیۆن دیناری عێراقیدایە.